خۆشەویستانی ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەهەنیتان باش جەژنتان پیرۆز بێ یاخوا هەر لە جەژن و خۆشیابن جەژنی قوربان لە هەموو کوردێکی خۆشەویست لە هەموو موسڵمانان لە هەموو حاجیەکانمان یاخوا حەجەکەیان قبول بێت و لە هەموو کوردێک لە هەر شوێنێکی ئەم جیهانەیە جەژنتان پیرۆز بێت ئێمەش وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ وەکو دەستگای میدیایی کۆرسات لێرەوە لەگەڵتانە ئەم چوار ڕۆژە بەردەوامە بین بە کۆمەڵێ پرۆگرامی زۆر تایبەت لەگەڵ کۆمەڵێ هونەرمەندی خۆشەویست و بەردەوامیش هەر لە سلەیمانی نامێنینەوە بەڵکو لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و بگرە لەوانەیە بۆ وڵاتانی تراوسێش بتوانین لەگەڵتانە بین بۆی کە بزانین جەژن لەوێ چۆن بەڕێواتێ و خەڵک چۆن پێشوازی لە جەژنەکە جا ئەمڕۆ ئێمە لەگەڵ ستافێکی زۆر جوانی کورسات و کۆمەڵی میوزیسیان و گۆرانی بێژ و هاوکارم سەحەر لەگەڵتان نابین هیوادارین لە ماڵەکانتانەوە لەگەڵ بەخشینی چکلێت و جەژنە پیرۆزە تەلەڤیزۆنەکەتان هەڵکردبێ و دەنگیشی زیاکەن بۆی کە بتوانن چێژ لە پرۆگرامی ئەمڕۆمان وەربگرن بانی باش سەحەر جەژنت پیرۆز بێت لە تۆ پیرۆز بێت بە هیوایەوەی ئەم جەژنە بێتە مای خۆشی بۆ هەمومان و ئیلاهی ئامین ئیشەڵڵاه جەژن لە سەرجەم بینەرانمان پیرۆز بێت بە قسەکەی تۆ و ئەوەی کە ئێستا بەتایبەت لە ڕۆژی دوێنەوەی ترها جەژنە پیرۆزەکان کە ئەینێرێن بۆمان هەر ئەنووسن ئینشەڵڵاه هەمیشە لە جەژن و خۆشیابی یەخوا هەمیشە هەمومان لە جەژن و خۆشیابین سپاستانەکەین سەرباری هەموو سەرقاڵیەکانتان بەڵام هەر ئەمڕۆ دڵتان لە لامان بۆ هەر ئەمڕۆژ تەلەڤیزۆنەکەتان کردوێتە سەر ڕۆژێکی نوێ لانی زۆرێک لە بینەرانمان سەرکۆ ئێستا نانی جەژنیان خواردبێت بەشی گیانیان بێ دووسێ جەژنە پیرۆزە و سەردانی خزم و کەسوکاریان کردو ئەی لەشیان ساخ بە دەستیان خۆش بێ لانێ تەنانەت ئێستا بە دیار بەڕێکردنی میوانەوە بینەرمان بنجە سپاستانەکەین ئەمڕۆ لەگەڵمانە بە وە لێرەشەوە پێمان خۆشە کە دەستخۆشی لە تەواوی تیمەکان بکەین بە تایبەتی تیمی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلەیمانی و بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلەیمانی و تەندروستی سلەیمانی کە هەمویان ئەم جەژنە لە ماڵ و خێزانی خۆیان دوور کەوتونەتەوە هاتوونەتەوە ناو شوێنی کارەکەی خۆیان بۆی ئاگیان لە ئێمە هاوڵاتی بێ بۆی کە هەر گرفتێکە بوو ئیشەڵڵا هیچ گرفتێکیش نابێت بۆی کە ئاگیان لە بارودۆخەکە بێت و جەژنێکی خۆش بەڕێ بکەین و ئەوەی جێگەی دڵخۆشیشە لە دوێنێ و ئامارەکانی گەشتیار بە تایبەتی لە خواروی عێراقەوە کە ڕویان کردوتە هەرێمی کوردستان بە پارێزگاکانەوە و بە سلەیمانیشەوە زۆر بەباشی ڕووی لە زیادبوون کردووە هیوادارین ئەوانش ئێرە ببێتە کەشێکی خۆش بۆیان و لە هەمان کاتیشە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە بتوانین لەگەڵ ڕێنمایەکانی هاتوچوانی ینی بە شێوازە لە شێوازەکان لەوانەیە بڵین ئیترەم چەند ڕۆژەی جەژن خەڵک لە ماڵەوەیە عوتڵەیە دەوام نییە ئیتر کاتەکانی بەخۆشی بەسرە باش با بەخۆشی بەسەری بێ یعنی نەچینە کۆمەڵێک بارودۆخی ناخۆشەوە کە ئەویش ئەوەیە گەنجەکانمان بە ماتۆرسکی یاخود بە ئۆتۆمبیلەکان یاخود ئەز ئەبینی کەیتر لای ئێوارەوە بۆ نمونە ئەم شەقامەی دەباشان بۆ سەرەوە بۆ چیای گۆیشەوە ئەزمە قەرەباڵێکی زۆری پێوە دیارە بێ بتوانین ڕەچاوی ڕێنمایەکانی هاتوچۆکەین سەرکێشی کەم بکەینەوە و بتوانین بەپی ئەو ڕێنمایانەی ئەوان هەڵسوکۆتکەین بۆی جەژنەکەمان جەژنێکی خۆش بێت و ئەم جەژنەش لەوەی کە لەم شەوە من لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینیم زۆر دڵخۆش بووم بۆی کە خەڵک نووسی بووی باتوخوا بە نامە جەژنە پیرۆزە لە یەکتر نەکەین بە ئەم جەژنە سەردانی یەکتر بکەین کۆمەڵێک ڤیدۆدان رابوو لە کۆمەڵە پەیجەوە یەخوا ماشەڵڵای لێبێ لە سعودیە و لە ماڵی خوای گەورە لە مەکە بینیمان ئەم ساڵ چی حاجی ڕووی کردوتە ئەوێ و بەڕاستی کە بینیمان ئەمە بۆ خۆی لە خۆیان کوردەکانی خۆشمان لێستا لەوێن حەجیان کردووە حەجیان قبول بێت و بە دوعاکانی ئەوان بێ کە هەندێک ڤیددیویان بڵاو کردبووە یەکێک لەو خانمانەی کاژنێکی بەتەمەم بوو لەسەر عەرەبانەیەک بوو لەوێ زۆر کەسەیە بە عەرەبانە حەجەکەی خۆیەکات وتی من زۆر دڵخۆشم ئەم ساڵ خوانسیبی هێنامە ئێرە کە هاتم بۆ حەج لەگەڵەوەی کە ئەژنۆم تاو نییە بەس لێرەوە دوو ڕۆژە بەگریانەوە لەم خوایە میلەتەکەمان بپارێزی خوایە شارەکەمان و هەرێمەکەمان جارێکی تر ئاسایش و هەرێمی تیا بگەڕێتەوە بۆ ناو خۆمان و بتوانین جارێکی تر خەڵک بە ئاسوودەی بشی دوعایەکیشی کردوتی هەر کەسێک کەسێکی لێ دوورە هەر کەسێک کەسێکی لێون بووە یاڕەبی خۆیان پێ ئاشنا ینی بەڕاستی هەستەکەی دوعای ئەو حاجیانە دوعای ئەو دایکە ئازیزانەمان ئەو باوکە ئازیزانەمان لە مەکەی خۆشەویستەوە بۆ ئێمە دڵخۆشیە کە ئێمە وەکو میلەتێک هەمیشە
قەت خۆمان حساب نەکردو دەرگای حەوشەی خۆمان داخینم بڵێ مە خێزانی خۆمانە هەمیشە وامان کردو کە هەمومان خێزانێکین هەر کەسێک گرفتێکی بێ بە گرفتی خۆمان زانیمانە نەکرد لە باشووری کوردستان لە هەر پارچەیەکی تریش بێت و ئێمەش ئامر لێرە و ئەڵێمەوە کە زۆر دڵخۆشم لێرە و یەک جەژنە پیرۆزەی زۆر گەرم لە یەکێ بکەم کە لە دوێنێەوە لە دڵمە ئەوی شێرۆخانە لێرەوە هیوای تەندروستی زۆر باشی بۆ خوازم هەر بمێنێ بەلەشی ساحی هیواکەم کە هەمیشە تەندروست بێت و ئەو یەکێکە لەو دایکانەی وەکو کورد ئێمە شانازی پێوە یا ڕەبی جەژنت پیرۆز بێ زۆر بە تایبەتی من لە تۆ یەکم بەڵێ بێگومان پاڵپشتیەکی گەورە بۆ هۆنەر بۆ کەلتوری کوردی جا ڕۆژی دوێنێ چی؟ هەفتە نیوێکە پێم وابێ ناو شارەکان ئەمەنە قەرەباڵغە تۆ باست کردوتر ئەم چەند ڕۆژەی جەژن ناو شارەکان تۆزێک ئارامتر ئەبێ و قەرەباڵغی نامێنێ بڕواکەی دوێنێ ئەمەنە قەرەباڵغ بوو ئەو شەقامانە کوچە و کۆڵانەکان تەنانەت ناو بازار هەر ڕێگە نەبوو ئەسڵەن ناو مۆڵەکان ئەمانە بڕۆی و بەشێکی قەرەباڵغیەکەش بڵێ لەکوێ بوو سەر تاشخانەکە من ئەوەی کە ئەمبینی دوێنێ شەهرا بە پیاسەیەکی ناوشارمان کرد لەگەڵ دایک وراکەمەوەە کە ئەڕۆشتین سەر تاشخانەکان سەرکۆ بڕوا ئەکەی سەر تاشخانەی وابوو لە دەرەوە بەڕیز دانیشتبوون چاوەڕیانە کرد سەریان بگات بچنە ناوەوە باشە لە جەژنی قورباناڵی ڕۆژەکە دیاری کراوە جەژنمانات بۆ جەژنی ڕەمەزان تۆزە کێشەیە جەژنە لە پڕیان کرد بە جەژن سێشە و خەڵکە ڕووی سەری چاکە ئەرێ تۆ چیت؟ تۆ لێرە هاوکارانمان لێرە باشە لەو سەرێشەیە تۆ بە دووری بەڵام ئێستا براکەم قسەی جوانی کەوتی بۆچی ئێمە هەر ئەبێ ئیلا لە دقیقینەوەدا بێ شەوێ پێشووتر ئەچین دوو شەو پێشووترەچین هەرچەند ئەو تایمشتێژەشی هەیە ئێستا گەنجەکانیشمان کە شەو درەنگە چون کە بۆیان چاکەن ئیتوابزانم هەر بۆ خەوێ بۆی بە بەیانی حاضر دیارە کاکڕێباز چۆوایە کاکڕێباز دوێنە شەو چویت مایکەکە لە تەنش بەخوا دوێنە شەو خەوبەری نەداوە کفتەکە ئەم شەو نەهات یاڕەبی جەژن تا پیرۆز بێ خۆ دوای پشیرە لای بەڵام زۆر ئارام دانیشتە بەڵام دیارە قژی تازە چاک بەهانی جەژن پیرۆز بێ جەژن پیرۆز بێ لە گەلی کورد لە سەرجەم موسڵمانان با نقڵەکە من بیهێنم ئاخر بۆیە جەوم نەکراوەتەوە کوڕ ئەمزانی بۆی زووتر ئەهەم هێنا نقڵەکە دەمت شیرین کاک فەرموو نۆشیگیان ئەمە جەنابی شت دەمت شیرین کە نۆشیگە هەڵیگرە بۆ ماڵیشەوە بۆ کێ هەیە هەڵیگرە ئەی یەخوا هەر بمێنن کاکڕێ باست ئەکرد چویت بۆ سەر تاشخانە من نەوەڵە من تقریبا هەفتەی پێش دەسە ڕۆشتم ماشەڵڵای لێ بێستا هەر کوڕێکی کێ کاکڕێ باس قژێکی پڕ مەمنونە جێڵی لیاوەیان چیکە وڵای سەس سپرایان نهێنیەکانی پێمە دەرکێنە سەحەخانجا وڵای من عادەتەن بە شەوی جەژنیان پێشەوە ناچم بۆ دەلاخانە مەجالت نییە نەوەڵە هەر بێ مەجالەکەش چونکە بۆ داهێنانەکەی خۆم زیاتر داهێنم بۆ مەسەلەی چاکردنەکەشی هەفتەیە لەمە پێش چاکێکەکەمی تر ئاوا زۆرم حەزێنی یەکسەر دەقاو بەیانێکەشی خۆی دایمە قشچاکردنیش شەش وەکوی ئێڵە هەفتەیەک پێشەوە چاشیکە دوای ئەو هاتیترە چاکردنەکەی جوانترە ئەیایە اینجا تۆ شەوی ڕابردوو سپرایم بۆ لێدا دەبیتی چۆن ئەخەوی بۆی کە بەیانی تێک نەچێت ئەوە زۆر سەختەوە هیچ شوێ ناتوانم نەجێڵی پێوە بێ نە سپرای پێ بخەوم خزمەتی باشی ئەکەم هەموو شوێگەی شۆمیانی ناتوانم هەر بەو سپرا و جێڵەوە خۆم بەڕاستی جەژنتان پیرۆز بێت ئینشەڵا هەمیشاوە گەشاوە بن خۆشحاڵم جەژنش لەگەڵ ئێوەم ئەجد لێرەوە بە دەرفەت ێزام جەژنە پیرۆزە لە ماڵی باوکم کەم لە ئەڵەبجەنەوەن ئینشەڵا جەژنەکانە خۆش و شادی بێ و هەوڵی میشەڵا بتوانم سەردانیشان بکەم ئێمەش لێرە ڕێزی جەژنە پیرۆزش لە پیرۆزەش لە خێزانم مناڵەکەم و لە ماڵی خەزورانم چاویان ماچەکەم ئینشەڵا هەمیشە لە خۆشی لە شادیا بن هیوادارم ئەم جەژنەش بۆ هەموو لە یەک جەژنێکی خۆش و خۆشی و پڕ لە خۆشی و ئارامی بێ و لێرەشەوە پیرۆزبایی لە سەرجەم کارمەندانی
دەستگای میدیای کورساتەکەم هیوادارم هەروە بە پێشەنگی بمێنەوە و هەمیشە لە سەرکەوت نابن. ئێمە سپاسێکی تایبەت دەنێرین بۆ هاوسەرەکەت کە هیچ هەمیشە هەر پاڵپشتێکی گەورەی جەنابەت بووە ئینشەڵڵا هەر بمێنن بێکۆ سپاسێکی تایبەتیش بۆ ماڵی خەزورانت ئەنێرین. جژنی ڕابردوو کفتێکیان ناردبوو نزیکە و پارشە و خەو بەری دابوو خۆزگای دوێنەشەوە ئەرکیانە کێشە کفتێکیان نەخواردووە ئەو خۆی خەو بەری نەداوێت ئەگەر مایکەکە زۆر بەخێر بیت. سڵاو ڕێزێک تایبەت بوویەوە و ستافی جوانی بەرنامەکەتان پرۆگرامەکەتان جەژنە پیرۆزایەکەم لە ئێوە و سەرجەم ستافەکەتان و هاوڕیانی خۆشەویستەوەم و کوردستان و نەباڵەکەیشم بە تایبەتەوە کاک ڕێبازوەتی بەس لە سنە نەک لێرە. زۆر سپاس کاک حەمیدگیان جەژنە لێ جا ئەگەر بە تایبەت جەژنە پیرۆزان لێکە جەژنە پیرۆزێکیان بۆ بنێرە ئێستا سەیرمانەکان ئەرێ وڵات چۆن ئایدێ کاتە سڵاو ڕێزمان بۆیان هەیە زۆر خەڵک سەیریەکە لە ماڵی ئێوە زوو هەڵەسن بۆ نانی بەیانی هەڵەسن بەخوا عادەتەن ئیتر جژنەکان وەکو جژنی ڕەمەزان بڵێن یا جژنی ئاینیەکان وەکو جژنی قوربان تایبەتەن خاسن لای ئێمە قورمە سەبزیە واڵێن قورمە سەبزیە ماڵێن سەوزی قاورمە یا سەوزی ئەوە دووسەکە و بەیانی هەڵەسن لەوە ئەخۆن و لە پێشا پیاوەکانە ڕۆم بۆ نوێژی جژن و دواییەنەوە لەوە ئەخۆن و هەرەوە بە زوو هەڵەسن بڵێ شڵڵا ماڵتان هەر ئاوادان بێ ئەزیێت کێشیت کاکە پێشا بۆ دەست کردێتە ناو دەست و بێدەک دانیشتی ڕێباز گوێم لێەوە کرد جۆلی ئایدەیت زۆر سپاس بەڕاستی بۆ کاک ڕێباز کاک حەمیدیش یاخوا بەخێر بێ کاکە پێشەوە کاک ڕێباز زۆر بەرکەوتنمان هەیە لەگەڵ ئێمەوەکو کورسات کە سپاسی کورساتی کرد و پیرۆزبای لە کارمەندەکان کە بەنای ئەوانە زۆر سپاس کاک ڕێباز بۆ تۆش هێشێکی لەو هونەرمەندانە میزیشکانانەی کە ئێمە وەکو کورسا شانازی بە جەنابتەوە کەنجکە لەبەرەوەی کە هەمیشە هاوکاری هەموو هاوڕێکانە بوویت و هەموو هونەرمەندە گۆرانی بێژەکانیش بوو لە هەموو بۆنەکانیشە لە هەموو ئەو بەرنامە تایبەتانی کە کورساتێتی جەنابەت تیا بەشداری ئێمە زۆر سپاسی تۆکەین و وە کورساتی شەمینشە من دایم مەڵم جێی کەسانی وەکو ئێوە بێتەوە زۆر سپاس زۆر سپاس دووبارە بەیانیتان باش جژنە پیرۆزە لە تەواوی کارمەندان و ئێوەی بەڕێز و مامۆستا ڕێباز و مامۆستا حەمیدی خۆشەویست هەروەها لە خێزانەکەم و هەردوو مناڵەکەمەکەم هیوادارم هەموو ڕۆژیان لە جژن و خۆشیان بن یاخۆش هەر لە جژنابن هیواداری نەم چەند ڕۆژە لەگەڵمانان بتوانین ئێمە و ئێوەش لە کورساتی ئازیزەوە خزمەت بە بینەرەکان بە خۆشحاڵی زۆر سپاس دەستان خۆش بێت کللتورێکی جوان هەیە لە لای خۆمان من ئێستا ئەم بەیانی هاتم لە ماڵ و فریانە کەوتم بەڵام هەر لە مناڵی و ڕاهاتوین کە باوکم فێری کردم هەر ئەبێت تۆزێ برنج و فاسۆلیا بخۆم فریا کەوتی بەخوا من فریان نەکەوتم بە هاوڕێیانم تۆ ئەگەر لە کافتەریاش گویان لە منە یەک تۆزنانی بەس برنجی خڕەکە لەگەڵ قەیسەکە بۆ منش دایم نەبووی کە منژنانی چێشتان دروست کردووە بۆ ئێمە نیوەڕان جەژنەکەین بەس خواردنی ئێرە لە بەیانی و وەسفی ئەەکەم بە هاوڕێیان بە تایبەت بە ماساکە ئەمە پێمە یەکەم جژنی قوربانە ماسا لەگەڵمانە لە بەشی مەیکەپ هەرێمە دەموت ماسا حتمم چۆنانی جژن بخۆ لە بەرێکە زۆر بەتامن لە کۆتای خۆش فریانە ناوتم بە یەکەوە چێن یەک دنیا ڕێکلامم کرد لە کۆتای خۆم فریانە کرد بۆیە زۆر کەلتورێکی جوانمان هەیە و هەمیشەش ئێمە ڕاهات بووین کە بەیانی بە ئەڵڵاه وەکبەر دەست پێ کات ئیتر ئەگەر لە شیرینەی خەوی شابین خەبەریانە کردینەوە ئەیان و هەستن ئیتر لە شەو کۆمەڵێش لەو گۆشت توشتەکە لێنرا بەرەبیان بەرجەکان لێنە ئیتر چاوەڕێمانە کرد سفرەکە داخرا هەتا باوکمانە هاتەوە لە مزگەوت لە دوایەوەی کە هومانی ماچە کرد و جژنە پیرۆزەی لێ کردین و گەردە ئازایی جار جژناگرنە گەردن ئازایی ئەیدەی فەرمون بسمیلا با دەستکەین بە نانی جژن ئیتر ئەو نانە جژنەی کە لە مناڵیا خواردومە ئەو برنج و فاسۆلیایە ئەو برنج و فاسۆلیایە بەیانیە کە من بە شانازیۆ یەڵم بۆ ماوەی چەند ساڵێکی زۆرە هەر یەکەم ڕۆژی جەژن هەر من توانیمە لە کورسات بتوانین جەژنە پیرۆزە بکەین بە هیوای ئەوەی ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بێت و جەژنێکی پڕ ئاشتەوایی بێت و جەژنێک بێت ئەمڕۆ بە دەرفەتی بزانین بە دەرفەتی بزانین کە ئەگەر یەک تۆزیش دڵمان لە کەسێک عاجز بوو بێت یەک تۆزیش دڵگرانیمان بەرامبەرێکێکە بێ یەک تۆزی ڕق و چینەمان بەرامبەرێکی بێ وەڵڵاهی دڵمان پاکەنەوە دڵمان سافکەین بەچی بە تەلەفۆنە بڕۆ بۆ لای نەقەیناگە دڵت تۆ عاجز بۆ تەلەفۆنش بۆ تەلەفۆنیش بقەینە قەیناگە تۆ گەورەیەکە وایە یعنی کە ئەچی بۆ لای تۆ خۆت بە گەورە ئەزانی هەرچەند باوەشێکی بۆ بکەیتەوە وەڵڵاهی ئەو لە دڵەوە لەوانەیە تێر بگری پێشی خۆش بێ ئیتر ئەمە لە برا خوشکا بێ
لە هاوڕێیەتیە بێ لە شوێنی کارەکەتا بێ باوەشێکی گەرم بۆ یەکترکەنەوە بەخوا دەردی زۆر جاروتەی جواندانە ئەڵێ ئەم ژیانە هیچ نییە هەمومانە ڕوێن بەڵام ڕابردوو نایەتەوە بەڵامی تر چاڕی داهاتۆکە دەبتخوا بە داهاتۆکە بە جوانی بێبینی ئەمڕۆ بکەم بە دەرفەت کاتە تەلەفۆنەکە هەڵگرن ئەگەر خوا نەخواسە عاجزیەک هەیە لە نێوانتانە گەورەیەکە بە لەلایەن ئێوە بێت ئەڵبەترەمە هەمومان ئەمە پێمان وتراوەوە ماشەڵڵا ئێوە هەمووتان پڕ لە مێهرەبانی تەنیامە بۆ دووبارەکردنەوەیەکە و بێگومان ئێوە خۆتان زۆر باشتر لە ئێمە ئەزانن جا میوانێکی دەنگخۆششمان ئەمڕۆ لەگەڵدایە ئەو ئامێرە خۆشانە خۆ بێدەنگی میوانێکی هونەرمەندی پڕبەهرە نابێت بڕوا بەرنامەکە هەر بۆیە داواکەین لە کاکتوانەمەتیە گەنجێکی دەنگ خۆش بۆی کە لەلامان ئامادە بێت فەرموو کاکتوانە کاکتوانەگەن بەیانیت باش جەژنە پیرۆز بێ کەرکووکی خۆشەویستەوە جەژنتان مبارەک زۆر سپاس مبارەکە ئینشاءالله دادەگە مبارەکە زۆر سپاس مەمنون زۆر سپاس مامۆستان جەژنتان پیرۆز بێ بەخێر بێن سەر و سەرچاو مامۆستا بەخێر بێن سەر ئەرکە کێشی دەمە زۆر سپاس بێنم دەستان خۆش بێت باش نا خەوبەریدا پێم وابێ خەوبەریدا بەخێر بێ کاکتوانەکیان چۆنن زۆر سپاس خۆشەویستیمان بۆ شاری کەرکووکی خۆشەویست زۆر سپاس بۆ خەڵکە جوانەکەی کەرکووک بۆ خەڵکە دڵسۆز و کوردەکەی کەرکووک بۆ هەموو چین و توێژەکان بە تایبەتی بەڵام کاڵم کەرکووک من زۆر دڵم پێکرێتەوە زۆر خەڵکێکی میرەبان و خەڵکێکی دڵسۆزن لەکات ئەنجا ئێستا وای لە تۆ کەرکووک کە ناچیت ناڵێ ئەمە ماڵێکی کوردە و ماڵێکی عەرەبە ماڵێکی تورکمانە هەمووی بڕوازانی خێزانێکە ئەمەنە پێکەوە ژیانێکی جوانەیە زۆر سپاستانەکەم دەستان خۆش بێ جەژنی قوربانی پیرۆز لە سەرجەم کوردانی تاک بە تاکی کوردێکی بە شەڕەف پیرۆزەکەم و بەتایبەت هەموو مسلمانانی جیهان لەوەش گرنگتر هەموو کوردانی باشوور جەژنی قوربان لە سەرجەم کارمەندانی کەناڵی دەستگای میدیای کوردسات پیرۆز بێ زۆر سپاسانەکەم ئەرکتان کێشە سپاس ئێمەش سپاسی تۆ لەگەڵمانە بیت یەکەم ڕۆژی جەژنە بە دەنگە خۆشەکە دواکە ئەمەنەی تر بەرنامەکە جوانتر بێت ئەوانەی تر بینەرانمان لەم یەکەم ڕۆژە چێژ وەربگرن لە کاتەکانی جا بێگومان دێنە لای دەنگە خۆشەکەی بەڕێزت ئەم ساڵ بەنیازی قوربانی کردن نین ئەم ساڵ وەڵا ئێمە هەموو ساڵێک قوربانی ئەکرێ لەبەرەوەی کە لایانی پیرۆزی ئیسلامە خو لە جەژنی قوربانی لە ڕیماتی ئەو نەریتانەی کە لایانی پیرۆزی ئیسلامە هەیەەوە بەپێی ئەو ڕێنمایانەی کە ئەمە لایەنە دینەکەی بوو بەپێی ئەو ڕێنمایانەشی کە لەلایەن بۆ نمونە قایم قامێتی سلەیمانیەوە هەیە بۆ هەموو شار و شارۆچکەکانی تریش و دوجاریش ئەوەی کە گرنگە ڕاستە قوربانیەکەین ئەمە وەکولانی دینی و خێرە و بەسەر خەڵکای بەخشیتەوە بەڵام ئەوەی کە گرنگە ڕەچاوی قوربانیەکە چۆنە بێ بکەین ڕێنمایەکان چۆنە بێ جێبەجێ بکەین و چۆن ئەبێ ئاگامان لە پاک و خاوێنی لەلایەنی تەندروستیەوە لە ڕووی ئاژەڵی تۆیکەی بەخێر دوای ئەوە چۆن بتوانی بە شێوازێکی باش و تەندروستانە و لە کۆشەوە ئەی بەخشی بە خەڵک ئەمە زۆر گرنگە بۆیە هەموو ساڵێک ئێمە لانی من بە تایبەتی باسی سلەیمانیەکەمەوە بێت بێگومان لە هەموو شار و شارچکەکان خەڵک قوربانیەکە ئیتر بەپێی ڕێنمایەکان خەڵک هەڵەسێت ئاژەڵێکە کڕێ ئەیکا بە خێرونیەتی شتێکی لێن باشە هەندێک کەسە چن بۆ نمونە کۆمەڵێ ئاژەڵی گەورەترەکڕن باشە ئەمە بە چەند کەسێک و نیەتێکی تری لێنێن بەڵام ئەوەی کە گرنگە من دڵخۆشم کە ماوەی چەند ڕۆژێکە بەرلەوەی کەم ڕۆبینە ناو جەژنەوە ڕێنمایەکان زۆر بە باشی جێبەجێکرێ ئەوسا زۆر ئەترسین لەم سەرشەقامی هەواری شارە لەم سەرشەقامی مەلیک مەحموودە یعنی کۆمەڵە شوێنە بوو خەڵکە ئەو کەسانەی ئاژەڵداریەکەن ئاژەڵەکانیانەیە سەر شەقام بەڵام ئەم ساڵ وا ڕێنمایەکان جێبەجێکراوە ئەبێ لە ناو قەسابخانەی سلەیمانیەوە بۆ مۆرەی کە تەندروستی و ڕێنمایەکان جێبەجێکرێ ئەو ئاژەڵە بچێتە ماڵەکە و لە ماڵەکەی خۆتۆیتر تۆ خۆت سەربەستی ئەیەی بەچێ نایی بەچێ ئەمان جیاوازە باشە ینی سەرجەم و ئاژەڵانەی لە مەیدانی ئاژەڵەکان ئەبێ لەژێ چاودێریابن باشە ئەگەر نشت بێتە ئەوێ لەوێت سەربڕینی بۆ نەکرێ ئەبێ پشکنینی بۆ کرابێت ئەمە زۆر گرنگە ینی بە کورداری خۆمانەڵێ کاگرە باس لە گۆترە نەکڕابێت بۆ لە بەروی کۆمەڵێ نەخۆشی هەیە خۆمان پزیشکەکان هاتوون بۆ لامان باسی کۆمەڵە ڤایرۆس و ئەو بابەتانەکرۆ لە ئاژەڵەوە گوازێتەوە بۆ مرۆڤ ئەمانە ڕەچاو کرابێت بۆ نەچینە لای هاوکارمان ئەریم ئەمیر ئەریم ئەمیر ناوی فەقیر و بۆ گۆڕی بۆ یەکەم ڕۆژی جەژنە ئێستا لەگەڵمانە یا ڕەبی جەژنت پیرۆز بێ یەکێکە لە پەیامنێرە زۆر چالاکەکانمان
یاخوا تەمەند درێژ بیت یاخوا هەمیشە ئاوا چالاک ببینیتەوە لەگەڵمانە خۆ تێگەی باڵم چی پێمان بڵێ ئەمڕۆ ئامادەکاریەکان چییە و چۆن لەوێ تیمەکان ئامادەن و خەڵک چۆن هەوڵایەتکە قوربانی بکات. سەرکۆ و سەحەر بەیانیتان باش و سڵاوتان لێ بێت و جەژنی قوربانتان پیرۆز بێت و بە ئەمە تۆڕە لێم نەیە خۆشی و شادی و کامەرانیا بن ئینشاءڵڵا. خۆتان لە سەرەتاوە مقەدەمەیەکتان بۆ کرد کە باسیەوەتان کرد کە ئەم ساڵ ئیتر ڕێکارەکان زۆر لە ئاستێکی باشان و بەجددی من پێدان ئەڵێم قوربانیکردنی ئەم ساڵ زۆر بیان و بڕە. زۆرترین ڕێژی ئاژەڵکە لە بازاڕەکانە هەیە ئاژەڵی خۆمانە لە با بڵێن ئەم شوێنە تازەیە با بڵێن مەیدانی ئاژەڵانی نوێ شوێنێکی تازەیە و هەروەها کوشتارگەیەک لێرە کراوەتەوە و ئەم ساڵ لەخوا بەزیابێ بارانێکی زۆر باریوە مەڕ و کار و بەرخ و ئاژەڵی ئەم ساڵ تێرە ترشکورە هەمووی خرپن و قەڵەون و گۆشیشان خۆشە. ئینجاتریەوەش ئەگەر بەنیازی قوربانین هەر پێوتی سەر کۆ نازەم ئەگەر قوربانەکەی حتممە بێ بۆی ئێرەوە لێرە بە موقەت با بڵێن بە کاتی قەسابخانە خۆ بڵێن کوشتارگە لێرە دانراوە بۆی کە تۆ عەزەت نەکێشی دانیشی لێرەوە بیبەی بۆ قەرەگۆل هەر لێرە لە مەیدانی ئاژەڵان کە ئاژەڵەکە و کڕی لەوێ بە 5,000 بۆ سەرە بڕن پشکنینیشت بۆکەن و هیچ کەش و گرفتێکیش نابێت. ئەمانەش کەی بینیتر ئەمەش ئەو ئاژەڵانن کە دانراون بۆ قوربانی هەموو شتی جوانە هەموو شتی چاکەوە وەکوتم ئەم ساڵێکی لەخوا بەزیابێ پڕباران بووە خۆیان بە وتەی خۆیان ئاخوان وتەنی ئەڵێن حیوانی ئەم ساڵ تێرە لەخوا بەزیابێ. کاکە سەلام عەلەیکوم خوا مبارەکیکە هەر لە تۆش خۆشییا بن قوربانە بم چاوەکەم بە ساقۆ بم لەخوا بەزیابێ حیوانی ئەم ساڵ ئاژەڵی ئەم ساڵ ئاژەڵی چاکن هەمووی گۆشتن و هەمووی جەهەمەشی خۆمانە کەمتری دەرەوەی وەڵا ڕقەمیەکە ئەم ساڵ سوورەکە نییە سوورەکە نییە ناوەڵا ئەم ساڵ سوورەکە نییە. باشە ئەی ئێستا چۆنە بازار خەڵک گیان بۆ کڕی وەڵا خەڵێکە بازار چاکە خوانەی بڕێ ئایبی نییە بەرەوەڵا لەخوا بەزیابێ زیاتر خەڵکیان بۆچی مەڕ هەیە کاوڕ وەڵا زیاتر خەڵک زیاتر حەزی لە کاوڕ و مەڕە کاوڕ و مەڕ مەرەوەڵا باشە گۆشتیان خۆشترەوە نییە کاوڕ ناسکترە و وەشتی خۆشترە و گرانترشە گرانترە بەریان چۆنە وەڵا کاوڕ عتا نۆنی و ساری بەرز بۆ دۆ لە چاو پێشووترە ئارەوەڵا مەڕەکەش حوت ئەتا حوتنی مەڕ هەیە حوتنی مەڕێ ئەمە هەمی مەڕی خۆمانە هەمووی مەڕی خۆمانە مەڕی کوردیە مەڕی کوردیە بەڵێ لە خەرمان بەرەگەن ئینشاءڵڵا ئالا قسمەت ئەی ئەوەی کێم بۆ قوربانی زیاتر لە چەندەم ڕۆژانەوە کە ئێوە تەجروبەتان هەبێت لەگەڵ ئیشەکە وەڵا زۆر خۆی یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ زۆر بەخۆتە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ بەڵێ تر سێ ڕۆژ و چوار ڕۆژ و کەمکەمە قەلەقەلە خەڵێکیەت فەرقێکە یەکەم ڕۆژ زۆر بەقوت یەکەم ڕۆژ سامڕۆ یەکەم ڕۆژە زۆر چاکە دوای نیوەڕۆ باشتر شەبێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بە قوربان خۆی گەورە بەزیابێ بە قوربانم سەرگۆ ئەمانەی کەی بینن ئەمە هەمووی خۆماڵی ئەمە بەهینەکان ئەمە کاوڕەکانن ئەمانە کاوڕەکانن ها ئەمە دانەیەکی چەندێک دەرەچێت تقریبان وەڵای دانێکی نزیکی 400,000 بۆ 500,000 ئەنوای تایە چەند کیلۆ دەرەچن وڵای 50 کیلۆ 6 کیلۆ 6 کیلۆ دەرەچن ئارەوەڵا وای گەورە ڕسقی بەخێرتان باشە ئەمیر ئەگەر جۆبیسی من پێم خۆش بوو پرسیارێ بکەم ئەم ساڵ لەخوا بەزیابێ بارانبارین زۆر باش بوو بەسم لەم پرسیارە چییە کە یکەم پێم خۆشە لەو بەڕێزە پرسیارکەی تا چەند بۆ ئاژەڵەکانی ئەوان سوودی هەبوو و ئەتوانن ئەم ساڵ بە شێوازێکی باشتر بتوانن ئاژەڵەکانیان ئەگەر بۆ قوربانیە بە خەڵکی بنووە ئەو ئاژەڵانە کێشیان باشتر بوو بێت یاخود تەندروستتر بوو بێت تا چەند پەیوەندی هەبوو بۆ بابەتەوە بلەو بەڕێزە پرسیار بکەین. باشە بەسەر چاوەڵا ئێستا پرسیاری ناکەم کاکەوە جەماعەت دەڵێن ئەم ساڵ لەخوا بەزیابێ باران و تەڕ و تووشی زۆر بوو جایەکی باشەیە ئەمە تەسیری کردۆتە سەر حەجمی مەڕەکان گۆشتی مەڕەکان و تامی گۆشتی مەڕەکان وڵا ڕقەمێکە بەخوا دەشت باشە ئەم ساڵ باش یا باش یعنی مەڕیام ساڵ قەڵەوتر و گۆشتی زیاتر پێ ئارەوەڵا سێریکە ئەوە مەڕیام ساڵە وەرە سێری ئەدەی وەرە ئەحمەد وەرە دەسیدەکە ماشەڵڵا هەر ناتەکردن ماشەڵڵای لێبێ خۆ چەند جوانە ئەڵە کە ئەم پشتەی ئاوات سەب گۆشت ڕقەمیەک شتێک دەستکە لە پشتی شتێکێکێت بۆ نمونەی بۆ مارکڕین ئەڵێ بۆ نە دەستبەرە پشتی چۆن ئەوی ناکە کازانی دەستکە لە سەر پشتی دەستەکەیتە سەر پشتی ئێسکانی نەبوو یعنی چاکە یعنی ئەگەر ئێسقانی نەبوو چاکە ئێستا ئەمە هەمووی نەرمەیە هەمووی نەرمێ وایە وڵای ڕاستەکە من سۆم بیرکەوە هاوی کڕی دەستیان پشتەی ئەوەش دەمێت ئیمامە مەڕێ گەنج جوان ئەو بابەت قوربانە
يا رب خواي قورا الرزقية وباو خواي قورا بوتان قابا خير وبركة وإن شاء الله هر شيء شيء قابا قرباني خيري بنوسر دستيو خوش بولا شيء وصاحبه ايتر بابا تقبل بشيوية بازار ركض جميع وتايبين هر خلقه ويد وكريني عجلك هر خلقه لري بخواستي خوي تر ببي حسب جرفاني خوي او عجلك جنجاب بو جرفاني او اي كريتو بو جشن اخو بلا تريكاتا قرباني گۆشتەکەی دابەشە کاتری باشەکە قوربانیتان کرد ئێمەتان بیر نەچێ ماڵی سەرکۆ بەنیازن ئیشەڵڵا قوربانیکەن بەڵام تۆلی ئەزانی ئەوەی من گوێم لێ بوو بەخوا بە سەرکۆ لەگەڵ تۆ بڕوە نەمە شارەزایمان وەرگرتووە باش ماوەی هەمیان بوو بە برادرم بۆ لا یەکێکی باش خاتریشمان نەگرێت و تۆزێ پارەکەی بێکەمەکەینەوە لەگەڵ ئەمیرا بڕۆ زەرە ناکەی خاترمان هەرەگرێت دەست خۆش بێ سپاس بۆ تۆ ئیشەڵڵا خوای گەورە لە هەموو کەسانە قبوڵی کا کە ئەم ساڵ ئیشەڵڵا بەنیازی قوربانیکردنن جا نەریتێکە چەند ساڵە کە بڵاو بۆ تۆ خۆی هەر عادەتەن وا بوو زۆر ماڵ ئەگە لە دراوسێتە ئەوە لە ڕووی بارودۆخی ئابووری و باش نەبواتن هەڵیانەدا زیاتر بۆ ئەو ماڵانە بنێرن بەڵام ئەم ساڵ نەریتێک یان ئەم چەند ساڵی کۆتایە نەریتێک هەیە سەرکە زۆر جوانە هەندێک شوێن هەیە بۆ منە ئەو شوێنانەی کە تایبەتە بە منداڵانی بێسەرپەرشت یاخود بۆ نمونە ئەبینیت هەندێک کەسی بە ساڵات چویتە یان ئەو کەسانەی کە لە ڕۆی بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەتن لەژێر سەرپەرشتی شوێنێکن ئەبینیت ئەینێرن بۆ ئەو شوێنانە بە تایبەت بۆ ئەوەی کە ئەو کەسانە کە بەڕاستی پێویستیان پێەیە ئەوان سوودمەند بن خۆشەڵا ئەوەندەیت لەیان قبوڵیکە جا پێشەوەی بچینە لای ئەمیر چونە لای کاکتوانەوەیە چین بەر لەوی پرسیارت لێ بکەین ئێمە و بینەرانش باژۆمان لە یەکەم بەرەمی جەنابەت بێت فەر هەر بمێنێ جێرە هاوکارانم ستاندەکەمان بۆ بێنن
خۆش دەست و پەنجەتان خۆش بێت دەستی هۆش خۆش بێت چێژمان وەرگرت دەستان خۆش بێت دوچینە لای خانمان بەڵام لە ئێستایا شوێکی زۆر کردوەرەگرین بەجێمان مێڵ دوایە گەڕینەوە کۆمەڵی بەرهەمی جوان و کۆمەڵی گفتوگوی جیاوازتان پێشکەشەکەین فەرموو بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین و درێژە دەین بە بەرنامەکەی ئەمڕۆمانجە دلبرین چاوەڕێمانەکە لە ئاکرێەوە بۆی کە بچینە لای بەڵام پێش ئەوەی کە بڕێنە لای دلبرین دووسێ دەقە لەسەرمان بوەستە پێش ئەوەی کە بینەوە لای ئێوە سەرکۆ کاک توانە گفتوگۆیەکانەکرد لەسەر خزمەتکردنی تەزبیحی قەزوان جا هەموو جارێک سەرکە ڕەڵێ ئەمەی من زۆر ئەسڵە ئەوە ئیترها ئەمە هەموو جارێک ئەڵێ هەموو جەژنێک ئادێ ئەمە زۆر تایبەتە بۆ لە بەروی دیارە ئەمە زۆر سپاسی کاگناسی حەکەم فۆتۆگرافەر لە بەروی کوڕێکە زۆر چالاکە و زۆر ڕێباچی تچی داتا بەس ئەمی من زۆر تایبەت خۆزگە ئەتان هێنا باش هەموو جژنێک هەراوای لە کارەڵە زۆر تایبەت ئێستا کاگناسیە بیماتوانێت بە تەلەفۆنی ژۆری بمکاتەیە بۆی خۆی باسی بکە من زۆر هەر هەدیەک بێت بۆ لای من تایبەتی خۆی هەیە ئیترادێکە هیچیش نەبێت باشە بەڵام ئەمە کە زۆر دڵی خۆشکردم ئی باکووری کوردستانە لە یەکێ لە گوندەکانی ئێوە هێنایەتی ئیوەی باشوورە من لێەوە هێناوێتی ئەو بۆ نانەی کە لە کورساتە بێکە ئەوە جلی کوردیە پۆشین وین ئەی هێنم لەگە خۆمە چونکە دوای تەزبیح مۆچی کەس نییە وایە ئەو جەژنە نەبێ لە بیرە چ بوو جەژنەکانی تر باسمان کردەوە بەڵام ئێستا بۆیە من باسم کردەوە سەرکۆ کاک توانە زانیاری باشی لەسەر ئەوە بوو یەکەم جارەتی ئەبڵق بووە دوای پێوتیتی بۆنی مێڵە بەر بکەی بۆی کە تێک نەچێ ئەبڵق بوو شارەزاییوانە بەڵێ باشی لێ ئەزانێ ئەوەی تۆ ورترە وایە یان هەر بەقەدەوەی ئەمی من کەمێک ورترە اینجا ڕەنگی تۆختریشە ئەمەی من کەمێک ڕەنگی تۆختریشە نازم کاک سەرکۆمەی کێ ینی کە قەزوان بۆ گەیشتە دەسەتی چەند ساڵ پێش سێ وڵات دوازم 3 ساڵە بێت لە بەرنامەیەکی تایبەت ئابوویاشی بە کاک ڕێبازوان سەرەتا ڕەنگێکی سپیە بووە نیە ڕەنگێکی وانە بوو چونکە تەزبیح عادەتەن سەرەتا کە ئەی کڕیت یان بەدەست دەکەوێ ڕەنگێکی سپی هەیە ینی هەر قەزوانێکی سادەیە باشە لەگەڵ دەسا هەتاوێ تۆخترە بێ بەڵێ ئەڵێ کاتی خۆی ئەمریکیەک هاتبوو کوردستان بۆ سەردانی ئەڵێ وتی گەڕایە بۆ ئەمریکا پیاسێکی ناو کوردستانی کرد و گەڕان و سەفرە و سیاحە و گەڕایەوە بۆ ئەمریکا وتیان شتێکی گرنگت بینی لەوێ زۆر سەرنجدی ڕاکێشابێ ئەڵێ وتی زۆر سەیرم هات کوردێکم بینی تەزبیحەکەی ئاوە بەدەست و بۆ حسابیە کرد دوای کوتێکێدا ناگەشتە کۆتایی تێگێدا ئەڵێ حسابێگر ناگەشتە کۆتا تێگێدا اینجا ئێمان ناو کووردا عادەتەن ئەمە هەیە باشە لەگەڵ دەسا ئەمە بەم شێوەی ئەبڵەقە بێ اینجا بۆنیشی بەر نەکەوێت بۆنی بەر نەکەوێت تەڕید بەر نەکەوێت تر بڵین دەنکەکانی وەکو خۆی بە جوانی ئەمێنێتەوە من هەستەکەمەی خۆم جوانتر ئەوەی تۆ نەڵێ هەدێ تەزبیحێکی زۆر تایبەتە زۆر جوانە ئەمە وتت لە باکوورەوە گەیشتەوە دەستوانیە من با دیاری کاک ڕێبازوانی شۆریان کردووە بزانم بەس نازانم چی لێ کردووە دەنکەکانیشی زۆر ڕێکە زۆر شتێکی جوانەمەش بەڵام ئەوەی تۆ تایبەترە ئەبڵقتر بووە منەمە زانیاری فێر یەخوا دەست خۆش بە بۆ زانیاریەکانە ئێستا بڕێنە لای دڵبرین بەیانیت باش جەژنە پیرۆز بێ جەژن لە تۆ لە ئاکری خۆشەویست پیرۆز بێ پێمان بڵێ لە کوێوەی جلوبەرگت بۆ ئەم جەژنە کردووە جا پێمان بڵێ بزانین بۆی کە گوێمان لە تایە سحر سر کوسپێدە باش جەژنانگوژی پیرۆز بێتن وڵا جەژنە تونێس لە دەرکەتە من دایک و بابێت خۆی دیتن وەکی دیکە یەکەم کەس لە کۆنترۆلی دگەل هەنگو تاغۆم یعنی جەژنانە یا هەنگۆمە پیرۆز کرد نوکازی ئێک جێ کوڵان هێن ئاکرێ گەڕەکە 11 ئەیلۆل و هەر ماڵەمە بخۆشی لڤێرەیە ماشەڵا لڤێرە پەیوەندی جوواکین کومەڵاتی سحر سەر و gelek باشن یعنی ئاکرێ ئەف گۆڕانکەرە سەردانە هاتێک و بابەتی سوشال میدیا و بێڕەحمی و سەردان نەکردنا خزم و کەس و کارە بەڵکو لڤێرە
هر گرم گوریا جاره یعنی او پیوندین جواکی اوید کو سردمه کبن دا کو نوا کومالگه کردواری دا هبو نو کل هشت ال آخرجی اشن بر هشت خورتر الجاره جی او کو دور بریم ببینی هم بو زارو کن یعنی پتریا من او علاقه مازنت و کولان ود گرن کواره وره نویتا چبو ريام عيدات بيروز بيت قالك ممنون بحسين هندب كأبد شانت رجع تبغى جلك حاضر كرين وتو لهفيا جاجني هاتم تدير براتو قالك بحماس بو بعيدة تشخر فكريا والله من شكيت بورا خركة فكري بله تجا برادرت خو هاد بوي بله ايه الريهم كوب بحسين هندب كا جاجن بوتا چند خوشه هانو که تمنیتا نزدیک 8 نه ده بوتا چند جاجن خوشه قالك خوشه بيشتم قالك بحش بخوشه بيشتم بوم بحث كسبيدي دايكتا كاري تكر خوشكتا كاري تكر وچو گوتا ده وقت دكتي الله دايكم كاري مكر دايكم جي گوتا ما عيدوتا بيروز بي بومن عيدو ما خر خزانه ما عيدو ايكودو بيروز كر بله هم مال چند بار دانا تانشتا دنا چه هیچ کو اصلا چما وقتا چما بعد عيدم درستی بيروز كان دشتيش دانامن ابورا تسبيدي تيش خوري ها بله و گبرادر خوشه ها وقتی تو کولان بچی یعنی تو ماندی بو تو چند مالو چوی الله بحسب قالك مالو چی میس بدی بس از قالك چم چند تقريبا چل مالك تتوصل از قالك چم والله چل مالو هندك دهن 200 چن 300 از نشم 200 توصل چم از نشم ظرفی خوب نداره که تا چه حاضر کریه تا چه خربه کریه اب هم شوکولاتن و تا پارش خربه کری بله تو ولا بیره شوانی باشی حالته عیدات پیروز بید تا پاره خربه کردن آره والله من اتخرج كذي بله بوتا خوش عيد يعني أبشان عيدة وشي جا برادرات عيدتي وشي والله عيد بوم حيوتا زورا خوشة از جا برادر شما مولو شكليت أخرات كينو بور نوبتا شو نوبتا نزاني نوبة من اللي هاته بله اللي هات مال كي كاره تاكيري أنت بخو كاره خوك يعني مخو كاره خايكي بله المجا تاف جلك كريتو الهفيا عيدة بله بنش شش روزه كم كري بله ريهم تتجا برادر خودتي يعني تبتني چه عيدا والله عم قلب برادر يد خودشين این چنده عم بنش حفت شاشاكين بله عيد أبي عيدة تسعة شن رابوا و تدش خاري آن خداس أنا بسطم بو والله كيف هذا يعني تو أبي عيدة بتونان بس كيف هذا أنا والله الشافي خير وقريب بله ده باشه إن شاء الله هرت خوشیات آبی سحر سر کو اگر تو ببینی یعنی لکولان آکره تایبتی باجر یعنی سنتر باجری خلکی که زیده هاتنو چونه دکت و سر قصا یک دود کن بو جشن پیروزه و کی من گویی کو لویرا سردان کرنا کسو کار خصما جیرانا گله خورته خلکی که زیده دوید روزه دا گردن آزایی کدود کرد پیوندی جواکی جارگاه دنیود بنوه تدوید باقوی تو چوانی باشی نویده چه؟ ایوار ایوار اوه چه سه دسته خوشی کری؟ خانوية ها الخانوية تا شکریت خربه کنه ایوار؟ دیب ما باقوه بوتا خوش بو؟ سر کو دیار اوه گله که شرمینه یا نشید باق بیتن بو دجنا سعر سركو طيبتي بو زارو كان گله خوشتر يبتمن ويدگنجي جبركو هانو كا تازه ويد برا گهنو تازه تمنوان زارو كينيا و زياتر جشن جي بو زارو كا خوشه مهميان افتمن بوراندي براستی جي دم مروف زارو که ويدمي متعق يعني طامه قادي ترهبو چونكي وقتی هم درک وگریان دچون مچوکلت خرفت کردن پاره دان جال سنور قضا آکره یعنی وکی من گویی هشتا اف دابونه تو کلتور کردی کاریگری سر نهاده کردن کتو بیشی خلق سردانه کدوم نکردن گله گرم و گرن یعنی رسم جواز رفت چون پتریا گندن آکره روزا جشن قربان و یا رمضان دا خوارنه آماده کن قصای کدود کن مختاریه هیان ردیس بیان کساتی گوندی یان گل جاران خانمت جاکو دست رنگینن
خوارنه بو وان کسان حاضر کنی که پشتی جشنه پشتی نویجات جشنه دهنا ودگر مال کربون من خواردنک تایبەت بێ بۆ جژنی قوربانیان ڕەمەزانیان نە هەر وەکو پارچەکانیان شوێنەکان و شارەکانی تری هەرێمی کوردستانیان کوردستانە. سحر سنور قضاء کرد چندین خوارن جواز تاین روزانه هلکفت و بونه و جشنات تا آماده کردن یعنی اشم بجمت ترشکا های کو گلک انظام که تو ترشکا زمانی متید گهی آنها او گلک تا آماده کردن بونو من گنده که وکی دوره سنور قضا بردرش مالبات که پتری 100-200 ساله اوی جشنه یعنی ترشکه او جشنه دانه خلکی اشم بجمت ایپراخ های ترشکا های برنج های خوارنه که تایبت های باش بوده بیرامینا و سحر نوی هلیسه هلیس خوارنه که چند مجموعه کن سر آگریت تا گرم کردن گوشت سرت تا نافداد گل گرمی یعنی خوارنه که گل که تایبت یعنی بصدا سال سنور قضا کرد هلیس تا آماده کردن و خلق سنور قضا کرد پتریا و طعم کرد و خوارنه چون که خوارنه که تایبت آکری و یعنی اوجی هل مالبات کن به کاری راد بن و کسی شارزا کسی تایبت من درست کردن و خوارنه به کاری راد بن و خوارنه دابش کن بس مخابن افسال ما بسیار کرد مدویام جشن قربانی بچنویره کو خورنا هلیس بخون بس نبود. دست خوش بدل برین سپاس بود و بهیوای اوی که من لدی من کانم بینی دل خوشی من دالان جشن بشه کی گرینگ بو من دالان لوی که همیان به کو خوان گوری و زرفیان بده سوی نقلی جاشان کو کردو تو کامرش نریتی کی جوانی کردواریه که همو مال لجشنا درگای حوشی خوی قدانا خات بوی کیتر جشن پیروزه ل پیاوانی گولان و لخلکه که و بلا ملان نالاکانیش بردوامیان ایتن تو نقلیانه ایتی و آوان شیرینی بازی واداری که زور نیخون دبروی زیانی کی زور پیانه گینه بالام جشنی مناله ایت جشنانه جوره چناش جولن بگمان باجنیه بالامش جولن چینه لای کاکتوانا بگورانی دست پیو که نگه بینه نکانمان گیان دست کیم بکفتو کو بگورانی بله بدلی جناب فان بینران چه جشن وانی کار باس دو دست کیم با جشن لکرکوک چوانا نریت کان جوانا کانی چوانا باجار گورای ما لخزمتانم
يخوا دەست و پەنجەتان خۆش بێ یخوا نەفەسە هەر بمێنە کاک حەمید یاخوا هەناسییکی هەروە باش دەبێت ئامین دەست و پەنجەی کاک پێشەوە کاک حەمید ئەوەی کە ئێستا ئەو ژەنی چییە جوزەلەیە یان چی پێڵن جوزەلەیە کاکرەوە دووزەلێ باڵێ قامیشە زە لە لای ئەمە بە قامیشەڵێن زەل دوانە ئی خۆمانە یعنی ئەتوانین بڵێن ئەمە ئامێری کوردیە بەڵێ زۆر باش ڕەسەن کوردی ئەمە ساڵان لە ئێسک سازیانە کرد ئێسکی باڵندەوشت تەیروەمانە با بڵێن ئێستا قامیشەوە ئەسڵی خۆی هەر زەلەکەیە ناوەکە بەڵام لە ئێسک سازیانە کرد چۆن زۆرتر ئەمایەوە ینی ناشکاو ئەوانە دەنگیشی زۆر خۆشترە بەڵامی تر من خۆم چۆن ئەمە ئێسکەکەشمەیە بە چۆن تۆزێکەوە ها ئاژەڵ دۆستم ئیتر ئەمە زۆرتر بەکار ئەیەخوا دەست خۆش ماشەڵڵا تاڵتای شوێنەوە لەگە خۆیان بڕۆ بتوانین نەبڕۆمی تاقی کاتەوە کاکرەوە بەناوی ئەوە لە خزمەتە دەست خۆش کاکەوی زۆر سوپاس کاکتوانە گیان یاخوا قابلیم جەژنە بووە کاکسان دەستان خۆش بێ یاخوا دەستیان خۆش بێ دەستیەوەش خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونە زۆر زۆر بەخێر بێ پێمان بڵێ لە کەرکووک مادەم وەکو شارەکانی تر نییە کەرکووک چەند پێ کاتەیەکەین بەیەکۆژین من پێشێکەکەی وتم ئێستا هەست ناکەی کە جیاواسی هەبێت جەژن لێ چۆن بەڕێواچێت بەڕاستی کەرکووک با بڵێن جیاواز لە شارەکانی کە کاک سەرخۆ ئێمە سێنەتەوەین باشە کورد و عەرەب و تورکمان پێکەوە ڕاستە نیشتەجین لەو شاردا بەڕاستی ئەگەر دەستی زۆردار نەبێ ئێمە پێکەوە گونجاوین و ئەتوانین پێکەوە خۆشیەکی تەواوی جێژن پێکەوە بەسەر بەرین و پێکەوە نیشتەجێبین زۆر زۆر خۆشە کەرکووک من خۆم دانیشت و شاری کەرکووکم لەبەرەوەی چەند ساڵە لە کەرکووک ژیاوم ئەزانم کە ژیان لەوێ چۆنە و نیشتەجێبوون لەوێ چۆنە بەڕاستی زۆر زۆر چ جای بگاتە نەتەوە ئێمە ڕاستە سێنەتەوەین بەڵام ئەگەر نەتەوەیەک بینیا چەند نەتەوەیەک گرنگ پێکەوە ژیانە کاک سەرکۆ بتوانین ئێمە پێکەوە ئاشتی و تەبای لە ناو خۆمانە بچێنین بە تایبەتی کورد لەوەتەی هەیە هەر زۆڵ مستەمی لێکرا و هەر زۆردار بەرەنگاری بۆتەوە بەداخەوە کەوایە بەداخەوە جا ئەمە بە شیرینی قساکەن گەرم و گوڕ ئەگەر ئەڵێن حیاتم ئیتە تێگەی خەڵکی کرد حياتكم حياتم يا حياتم حياتم مالين وحياتكم ان شاء الله من خون قرانيكم يا لم صلاة توني حياتم فيش كشمان يا كي بالله لخدمت انا كات الصلاة توني حياتم او كشمان لي والله ما حيبون من الدستور كي تايبت بخوي هبي كركوك بو بركني ججنا كان نا اتوانين بلين جیاوازی هەیە بەڵام بەڕادێکی زۆر زۆر نا چونکە ئێمە بەجددی سەیکە لە کەرکووک ئێمە دۆڵمەمان هەیە دۆڵمە ئێمە لەناو خۆمان پێڵێن یاپراخ بەس تایبەتە بە تورکمان هەر خۆی تورکمان یعنی بڵێ ئەو خواردنەی دروست کردووە ئێمە لەناو خۆمان پێڵێن یاپراخ خۆی دوو جۆن نەوعی هەیە شێوازی دروستکردنەکەی لای ئێوە تورکمانەکان دروستکردنەکەی لای ئێمە بەجددی ئەکەوێتە سەر لایەنی دروستکردنی تورکمان چۆن دروستیەکە ئێمە شەروا دروستیەکە هەر بە تایبەت بە ئام بە هەر بە سڵقەوانە هەر بە سڵق و بە گەڵامی و شەکرێ بەڵام ئیتر بڵین منتیقەی گەرمیان سەرەتا بە گەڵامی و دروستیان وتیان ئێمە
بەگەڵامی و دروستیکەین و بیخۆین تامێکی تایبەتی ترشترە خۆشترە جیاوازیان زیاد هەیە بەڵام ئیتر کەم زۆر نییە بەڵێ ڕۆژانی جژن بۆ نمونە سەردانی یەک ئەکەن لە ناو نەتەوەکانە بەڵێ بێگومان جژن ئەوە من زۆر سەرسامم بۆ سەحر بەڕاستی تەها چەند لە بەرنامە باسکی بمبورە کاکتوانە وژ سەد وەڵام کاتەوە یعنی چەنە ئەم تەکنەلۆژیایە و چەنە تێکەڵمان بێت و چەنە بڵێن بە تەلەفۆن و نامە لە کەرکوو قەدەشتە نابێت ئەی لەخوا بەس یعنی هەر ئەوێ بڕێ بۆ ماڵەکە ئێستا ئێمە قساکەین لەوانەیە ئەو کۆڵانانەی کەرکووک و ڕەحیماوە ئەوانە خەڵک بە لێشاوە ڕۆن بە مناڵی لەخوا بەس ئەو نەریتە جوانە لە کەرکووک و لە گەرمیان زۆر ئەوە زۆر سەنجین ڕاکێشەوە دەڕێکی ڕەحیماوە خزمەتەیە لە کەرکوو کاک سەرکۆ بەڵێ من ماڵی خوشکێکم لەوەیە بوو ئیتر چەندێکە ڕەبەس کار ڕۆشتم بۆی هاتوچۆی کەرکووکت هەیە جان هاتوچۆی کەرکووکت هەیە ئەم ئەچم ینی زۆر جار بۆنی ئیشەویان بۆ بەنێ برادرا و دڵم زۆر پێکرێتەوە ئەو شۆنە خۆشەکە دڵ پێی خۆش کەرکووک بەجددی بڵێ بیتە باری جژنەوە جژن بۆنەیەەکە سەردانیکردنی خزمۆک و ینی ئەرکی خۆشەویستی و سۆز و مەحیبەتی ناخی دڵی خۆتەکە بۆ بەرامبەرەکەتی دەرەبڕی بەداخەوە کە ئێستا وای لاتوە جاران ینی ئەمانی کە بڵێن جیلی پێش خۆمان ئەڵێن کاتی خۆی نە سۆشیال میدیا هەبوو نە مۆبایل هەبوو نە سیمکارد هەبوو نە تەلەفۆن هەبوو خەڵک سەردانیەکێ کرد و سیلێ ڕەحمی بەجێ هێنا بەڵام بەداخەوە کە ئێستا وایە بەڵام لە کەرکووکە بە عام کەرکووک منتقەی گەرمیان و ئیتر ئەو ناوە قادرکەرم و باوە و گوندەکانی بانجەباری ئەوانە بەعام ئەو بوونەیە بە باشی بەڕێوەچێ جا کەرکووک غەریبگیریشە بەڵێ وا تاکە ئەچیتە ناو ئەو خاکە پێ ئەنیتە ناو خاکە هەست بە غەریبی ناکە یەخوا هەر بمێنێ لەگەڵ بەردەوامەڵیشەوە ئاری خۆشمان لێرەوەگەت گوێی پیسی من بێ خەڵکی ئەوێشە تر لێەوە بڕۆ بەرەو کەرکووک لانەشی خستۆتە سەرخۆی ئەو باشترێ خوا ئەر سڵاژ لێەوە بێت و جەژنیشتان پیرۆز بێت لە چۆنچە ماڵەوە بۆ کەرکووک و بۆ ئەو گەرمیانە خۆشەویستەش هەمووی خەڵکی ئازیز و خۆشەویستن وڵڵا دڵم پێتانەکەێتەوە یەخوا لە خۆشییا بێت بڕۆنە لای سامان سەرێبین لە ئێران بزانین ئێران و بەتایبەت تارانی پایتەختی ئەمڕۆ چۆن جژن دەڕێکەکەن زۆر جاروا ڕێکەکەوێت یەکەم ڕۆژەکانی جژنەکان ئێمە و لە ئێران جیاوازیمان هەیە عادەتەن کوردستان هەرێم زووتر جژنەکان ئەوان ڕۆژێک دوای هەرێم جژنەکان بۆ ڕەمەزان عادەتەن وایە بەڵام بە سامان پێمان بڵێ ئەمڕۆ لە ئێران جژنیانە سامان سلااو لێبێت جژنە لێ پیرۆز بێت ئەگەر ئێران جژنە ئەگەریژنە هەل ئێستا لێ پیرۆز بێت پێمان بڵێ ئەمڕۆ ئێران جژنە و هەروەها تاران چۆناچۆنە بەپێی ئەو بارودۆخی کە تەیپەڕاندۆ بۆ نمونە ڕنگوبوونی جژنی پێوە دیارە جژنت پیرۆز بێ سامان یاخوا هەر باش بیدایم دڵمان لاتە توێکێکی لەو هاوکاران ئازیزانەمان کە لەم بارودۆخیان لێ بووی بەس دڵمان لای تۆ لای و خەڵکە خۆشەویستە بوو پێمان بڵێ خۆت چۆنی جژن چۆنە لەوێ زۆر سپاس سەرکۆ سڵاو لە تۆ لە سەحار جژنتان پیرۆز بێ جژنی بینەرانمان پیرۆز بێ وەڵا شکر باشترە وەزعەکە بەپێی ئەوەی کە هەم تقریبا ئەوە نزیکەی دوومانێک کە بێ ئاگربەست ڕاگەیەندرا و ئەگەری ڕاگررتنی هەتایی شەڕەکەش هەیە تۆزە دڵخۆشی لای خەڵک دروست کردووە لە دوێنێشەوە تۆڕەکان و یاڵەکانی ئینتررنێت گەڕاوەتەوە و ئەمە دڵخۆشی دروست کردووە لای خەڵک بەڕاستی و ئەبێ ئەوەش بڵێم کە ڕاستە جژنی ڕەمەزان هەموو ساڵە جیاوازی هەیە لە ئێران و لە هەرێمی کوردستان بە تایبەت لە ڕووی ڕۆژەوە بەڵام جژنی قوربان بەپێی ئەوەی کە هاوکاتە لەگەڵ ئەو ڕێڕسمی کە لە مەکە بەڕێوە ئەچێ زۆربەی ساڵانیش لە ئێرانیش لەگەڵ وڵاتانی تری مسلمان هاوکاتە و لە هەمان ڕۆژا بەڕێوە چێت و ئەمڕۆژ لە تاران جژنە و تەنها جیاوازیەکی کە هەیە ئەتوانم بڵێن بە تایبەت لەگەڵ هەرێمی کوردستانەوەیە کە یەک ڕۆژ تەنها جژنە لە ئێران و بۆ ڕەمەزان 2 ڕۆژ دانراوە بۆ قوربان تەنها یەک ڕۆژ کە ئەمەش جیاوازیەکی تری ئەم جژنەیە لەگەڵ بەشێک لە وڵاتانی مسلمان کە ئەوان لەوانەیە ژمارە ڕۆژانی جژنیان زیاتر بێ ئەتوانم بڵێم جیاوازیەکەی لە نێوان تاران و بە تایبەت ڕۆژەڵاتی کوردستان و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە کە سەردانیکردنی جژن و جژنە پیرۆزەکردن بە شێوەیەکی سەردانیکردن بەڕاستی وەکو نەریتێک نەماوە بە تایبەت لە شارە گەورەکاندا و ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە تا ڕادەیە تووشی گۆڕانکاری بووە بەڵام قوربانیکردن هەروە کە من ئێستا لە یەکێک لەو شوێنانم کە شارەوانی تاران دایناوە بۆ قوربانیکردنی ئاژەڵان بووەتە نەریتێکی بەرچاو کە گرنگیەکی زۆری پێدرێ بەڵام
لە هەمان کاتیشدا بەپێ ئەوەی کە سپین و دوو سپەیش جیا لە بۆنەی جژن پشووی فەرمیە لە ئێرانە و کۆتایی هەفتەیە خەڵک وەکو دەرفەتێک بەڕاستی بەکاریانێناوە بۆ نمونە لە دوێنێەوە تا تەنانەت سەر لە بەیانی ئەمڕۆژ زۆربەی ئەو جادانەی کە بەرە و باکووری ئێران و شمال ئەڕۆن قەرەباڵغی زۆریان پێوە دیار بووە تەنانەت ڕێگای تایبەت گیرا بووە بەر بۆ ئەو بابەتەوە ئەمەش نیشاندا خەڵک وەکو دەرفەتێک بۆ پشودان سوودی لێ ئەبینن و ئەبێ ئاماژەش بەوە بم کە بەڕاستی ڕێژەی هەڵاوسان و گرانیەکە یەکجار زۆرە ئامارێکی فەرمیمان هەبوو لەم ڕۆژانە کە ڕێژەی داواکاری بۆ گۆشتی سوور بۆ نمونە لە ئێرانە لە سا 50 لە چاو پاردا بەزیوە بەڵام ئەمڕۆ لەگەڵ بەرپرسانی ئەم شوێنە قسەم ئەکرد وەکو یەک شوێن ئەگەرمانەیە بیکەینە نمونە ئەیانوت خواستی کڕینی گۆشتی قوربانی ئەمساڵ لە چاو پاریش باشتر بووە بە پێیەوەی کە ئەمساڵ نرخەکانیش بەرز بووەتەوە بەڵام خەڵک هەوڵیان داوە لانی کەم لەم جەژنا گرنگی بەم بابەتە بکرد بدەن و سەرڕایەوەی کە لە سەعات 3 بەیانیەوە ئەم ناوەندانە لە تاران کراونەتەوە بەڵام هێشتا هاتنی خەڵک بەردەوامە و ئەگەری زۆریشی هەیە تەنانەت تا سەعات 2 نیوەڕۆ کە کاتی بۆ دانراوە کاتەکەی درێژ بکرێتەوە لەبەرەوە کە خواستی خەڵک لەسەر ئەم بابەتە و لەسەر قوربانیکردنی گۆشت زۆرە و ڕێژە قەرەباڵغیەکەیش زۆر بوو بەگشتی شەتوانم بڵێم تا ڕادەیەک گۆڕانکاری لە حاڵی خەڵکا دروست بە بەڕاستی بە پێی ئەو هیوایی کە هەیەە ئەو شەڕە بە تەواوەتی ڕابگیرێت و جۆرێ لە ئاشتی هەتایی باڵ بگرێ بەسەر ئێران و ناوچەکە بەگشتی و ئەمەتوانێ کاریگەر بێ لەسەر ژیان و ئابووری خەڵکیش کە بەڕاستی لەم سێمانە ڕۆژانێکی زۆر سەختیان تێپەڕاند. باڵێ خۆش بێت سامان سپاس بۆ تۆ بە قسەکەی تۆ لە ئێران زۆر جژنە ئاینیەکان لەوانەیە بەقەد نەورۆز گرنگی پێ نەدەن بەڵام لە لای خۆمان بە پێچوانە نەورۆز چەند بە گەرم و گوڕی بەڕێکن بە هەمان شۆ جژناینیەکانیش هەر خەڵک زۆر کوردان زۆر گرنگی پێ ئەدەن سپاس بۆی کە لەگەڵ ئێمە بوو یەخوا پارێزراو یەخوا هەموو کوردان لە هەر کوێکن پارێزراو بن جا کاتێککە گوێمان ئیلاهیامین لەگەڵ سامان گوێمان لە سامانش بوو سامان زانیاریەکانی پێشکەش ئەکردین لەگەڵ یا کاکتوانە باسی کردوتی لەخوای گەورە بە زیابێ 6 مانگە بێ ژیانی هاوسەرگیری پێکەنەوە فەقیر ئەمڕۆ یەکەم جژنی قوربان نەمان هەش بچێتە ماڵی خەڵکی لەوێ جژنەکە سەرەکەت وەکو کاگرێ باس ئەو ئەیەوێ بە تایبەت ئێستا بیگەیەنە حەزەکە مادام شتێکت پێ ئەوە بزەم کاکسەرکەوتی حەزەکە ژن بێنم منیش دوعام کردوتم یا ڕەبی سەرکۆی شەڵڵا بە زووترین کات ڕۆژێک بڵێ سەحر ئەوە کارتی هەرچە من کارتم نابێ من بەوتن بڵێ شەڵڵا بەنیازی ژیانی هاوسەرگیریت و وەرە بۆ حەفلەکەمان جەژنیشە دوعا قبوڵە بێ ڕێباس ئینشەڵڵا یاخوا ئینشاءڵڵا ماڵام درەنگ پێ دوێتم بێگومان کاک سەرکۆ ژیانی هاوسەرگیری ینی پرۆسەیەکی جیاوازە پرۆسێکی تەواو تایبەتە ینی لە قۆناغێک و بە قۆناغێکی تری ژیان من بڵێ هاوسەرم لە بواری بڵێن کاری هوەریە زۆر هاوندەرم بووە لێرەوە جژنی لێ پیرۆزەکەم زۆر سپاس یەکەم کە پاڵپشتێکی زۆر باش بۆ سپاس پاڵپشتێکی زۆر باش بووە بۆ من بەجددی پرۆسەی هاوسەرگیری ئەگەر بێت و ڕەگی هاوڕێتی تیانە بێ قەت سەرکەوتو نابێت ینی ئێمە پێشەوەی هاوسەر بین هاوڕێ ئیتر هیوای هاوسەرگیری و ژیانێکی باشی بۆ جەنابەتە خوازی کاتوانە زۆر بە باشی چیوت بکەم فەرموو بیکە باشە ئەمە ڕۆژێکی مبارەکەی تە جەژنیشە ئیشاڵڵا خۆی گەورە کەسێکی باش بێنێتە ژیاتەوە خۆی ئەو باشە زۆر گرنگە گوڵە ئیشاڵڵا کەسێکی زۆر باش بێتە ژیانتەوە و ئیشەڵا خێریشی پێوە بێت و پرۆسەکە ژۆنە قرس نییە هاوەنە بە سەختی گرتوویتە تۆ بەشکم جەژنیش بێنم بۆ ئێرە داینیشێن لێستا چەند ساڵی کاک سەرپەرجان وڵات تەمەنی خۆم پێ بڵێ نایڵێ ئیتر ئەو پاڕی 21 22 پێری ئاشکرات کرد تەمەنت سەرکۆ لەگەڵ 25 دقیقا کاک ڕێبازگەم پێرێ ئاشکرای کردەوە چتەوەرەکەم خەڵک ئەیبی هیچ کاتێک درەنگ نییە بۆ ژنێنە هیچ کاتێک درەنگ نییە بۆ تەمەند ڕقەمە خی گەورە ئاسانیە کات و جا کاکتوانە بەرهەمێکت هەیە
ماشەڵڵای لێ بە دەنگت هەر بەڕاستی زۆر جوانە زۆر بەتوانێت دەنگێکی گەرمت هەیە بەڵام ئەو بەرهەمەت ماشەڵڵا زۆر بەناوبانگ بوو ئارامە منی پێشکەشمانەکە ئێستا ئەمن لە خزمەتانە بەو کاک سەرکۆ بەجددی ئەو گۆرانیە ئەنی بڵی من کاتی خۆی کە پۆست کرا سی چرکە بوو هەر گۆرانێک کە بوو بە ترێن سی چرکە بوو چوومەتە هەر شوێنە داوام لێکراوە لێرەش من هەر لە خزمەتانە ئینشاڵڵا پێشخوادەنگە هەر ڕاستە کا سەرکۆسی بەسی چرکەی مێڵێ زیاتر ئەڵێ ئینشاڵڵا دەستان خۆش ستاندی ناوێت
یاخوا دەستان خۆش پەنجەتان خۆش بێ زۆر سپاس هەرچەند خۆی هاوپەڕکەی کوردی هەتا زۆرتر جوانترە ئەنی ڕێز بگری بەڵام بەڕاستی گۆرانیش خۆشە تۆ ناشتوانە بەخوا دابنیشێ ئەم کاگرەباس برادرانیش خۆش بێت میوزیکێکی زۆر جوانتانژانی دەست خۆش کاکتوانە لە کەرکووک کۆمەڵی نەریتی زۆر جوان هەیە بۆ نمونە شەوان کۆبوونەوەتان هەیە ئەوە سین و زەرفایەکە کڵاوێناکە باشە لەگەڵ ئەوانەیە گۆرانیشتان هەیە بیڵێن بەیەکەوە چکە ئێوە هەندێک جار بەبێ موزیک و دیواش ماشەڵڵا دەنگی خۆشتان هەیە زۆر سپاس کاک سەرکۆ لە کەرکووک ڕاستەکەی دابوونەریتمان تۆزێ جیاوازترە بە تایبەتی ئێمە شەوانی ڕەمەزان ئەها جەماعەتی سینی و زەرف و جەماعەتی کڵاوێن زیاتر لە زستانان جەماعەتی کڵاوێن بڵێن کوردەواریە کڵاوێن تەواو کوردەواریە کۆ ئەبینەوە شەوگاری درێژی زستان یاریەکەین ئیتر بۆ نمونە بوو هەر جارە و هونەرمەندێک بانگەکەرێ یان هەر خۆی ویستی لێبێ ئاسایی لەناو برادەرەکانی خۆیان بانگی لێکە و دەسە نابە بنی گوێ و 2 ساعت ناوەستێتەوە گۆرانی ئەڵێ جەوی جەماعەتیش خۆشەکە و بۆ خۆشی خەم و پەژارێک ئەڕەوێنێتەوە لە کەرکووک بڵین لە یاری سینی و زەرفمانەیە یاری سینی و زەرف یاری تورکمانە باشە تایبەتە بە تورکمان باشە کورد کڵاوێنیە خۆمان نەزانین لەناو عەرەبیشا مەحەیە بسمانەیە یاری ئەەکەن 11-12 زەلام پیاوکۆ بنەوە ئیتر مستیلێک لەناو دەستیان ئەشارنەوە یەکێک دۆزێتەوە یەکێکیش لەولاوە بە عەرەبی بانگی لێکە ئەوێلی گۆرانیان بۆ ئەڵێ و ئاسایی ئیتر جەوێکی خۆش بەڕێەکەین بەجددی دابوونەریت لەناو ئێمە تۆزە جیاوازترە ڕاست ئەو پێکەوەژیانەش خۆشە بەڵێ زۆر خۆشانی تۆ بگەڕێت بۆ چەندەیەک پێش ئێستا ئەو ئاسایش و ئارامی ئێستا لە کەرکووکی خۆشەویستێ نەبوو خەڵکە ترسا ینی بۆ نمونەیان و ئێستا من قەت واناڵم کەرکووکیەکان خۆشیان واناڵێن بڵێن ئەمە کۆڵانی کوردەکان ئەمە کۆڵانی عەرەبەکان بگرە لە ناومەتراژین و زۆر بەخۆشیە خو هەر ئاوا سپاسانەکەم خۆش بجا من سێری جلەکان فکر ئەم شێوازی دوورینە تایبەتە بە کەرکووک بۆ نمونە زنجیر بەکارهێنان و ئەم شێوازە بەڵێ ئێستا جلەکەی کاک سەرکۆ مراتخانی پێڵیانی بڵێن چۆغەی جیاوازە تۆزێک لەگەڵ ستایلی هەورامیەکانە بەڵێ ئاشاڵە لەگەڵ هەورامیەکان منتیقەی کەرکووک و گەرمیان چۆن بڵێ ستایلی گەرمیانی هەر بڕینە لای خەیاڵین گەرمیانی بۆمان بدورە بەم شێوەیە بۆمانە بەڵێ ئەمە گەرمیانیە گەرمیانی و ستایلی چەمچەماڵی تۆزە لەیەک و نزیکە چەمچەماڵ ستایلێکی تایبەت بە خۆیانێ لە قاتی کوردی تۆزە شەرواڵەکان بڵین تۆزێ بڵین تەسکترە فشنەیە ئیتر کەلاریەوە هەر زۆر تەسکترە ستایلی کەلاری جیاوازە بچیتە منتیقەی کەلار بڵێ کەلاری بۆم بدورە بە پێی حەزی خۆتان وامان بۆ بکەن بەڵێ بێگومان نانە بە پێی حەزی خۆتی تر تو ئەتوانی بچیتە چەمچەماڵ ئێمە الحەمدولillah لە هەر 4 پارچی کوردستان بچیتە هەر شوێنێک بڵێ ستایلێکی ئەوان بۆ بدورە ئەزانن هەمومان ئاشنای یەکترین هەر 4 پارچە بەڵام ئیتر ئەمە ستایلی گەرمیانیە کە من دووریومە خوا ئێوەش لە ناو پیاوانە ئەم گرفتەتان هەیە بۆ نمونە بۆ خەیات و بەرگوڵا کێشەی دنیامانی چاوەڕێکەن بۆ نمونە ئەم جلانە چەند چاوەڕێت کرد وەڵاهی ئەم جلانە وابزان 15 ڕۆژ چاوەڕێم کردو لە کاکتوانەش لەوانەیە بزانێت لە گەرمیان لە کەلار و کفری و چەمچەماڵ و کەرکووکیش چونکە کردویانە بەجلی ڕۆژانیان یعنی بەردەوامیان ئەم جلانە پۆشن زۆر کەم پانتۆڵ و ئەوانە زۆر بەکەمی ڕاست یعنی دڵخۆشە بیگەڕێ بجلی کوردی و جلی ئەوانە لەبەرە و بە کوردێکی خۆشماوە کەتافیەکەی خۆی لەبەر کردووە جا لە منتیقەی کەرکووک ئێمە کاوەسەڵتەشمانەیە هەر کوردەواری تێگەی کاوەسەڵتەشمانەیە ئەوە ئاری لەبەر یەکات جار لێرە لە ستۆدیۆ بەڵێ ئەکرێ قاتی کوردی ئەکرێ ئیتر زۆر جار تورکمانەکانی شار کاوەسەڵتاکەنە بەرێ بەڵام پێم وابێ بەت ئەخەوە دوورینەکەی زۆر تایبەتە خەیاتی ئەو کاوەسەڵتەیە ئێستا زۆر نییە طبعاً خەڵکێکی زۆر ینی کەم مەگەر ئەو کەسە ئەو پیاوە ڕەسەنەکان بڵێ عشیرەت کوڕی ئاغا کوڕی کوێخا ئەمانە زیاتر کاوەسەڵتە ئەدورن و لەبەریەکەن بۆ سەر ئەسب هەر زۆر تایبەتە ئەو کوڕێکی ڕەفیقمەیە ئەیکالێرۆ سڵاو ڕێزم بۆی هەیە چۆن ئەچیاڵە کاکتوانە باوەڕین بۆ ئەسب سواری بە کاوەسەڵتەوە نەبێ من غار ناکەم کاوەسەڵتەیەک لە بەرەکە جلەکەش هینە ینی
زۆر فراوانە وایە مەجای فراوانە هەر زۆر ڕێگری وکە چەمچی نەکێڵەگریت و هەڵەگرێکی بڵێ ڕێک بەو شێوەیە ئیتر بڵین لە کەرکک ئێمە جەماعەتی ماڵی کوڕەکانی مامۆستا سڵاح داودار خۆی ئیتر ستایلی جلوبەرگی ئەوان هەرکەوا سەڵتەیە کوڕەکانی هەرکەوا سەڵتە لە بەرەکەن ئەوە کاک دڵشادەوە کاک عەباسە ئیتر زۆرمانتیانی بڵێ لە منتیقی شۆرجەیە بە تایبەت داودەیەکان لەناو ئەوانە هەر زۆر باوە کوردستان بەڕاستی کە بۆنێکە بێ دەهۆڵ و زۆرناکەیان هەیە تایبەتەوە بۆ خۆشی دەربڕینی خۆیان کێنە سەر شەقامیان لە شوێنێک بۆنەیەکی تایبەتە بێ و خانەوادێ بەردەوام ئەم شێوازەنێتیان گرتووە ئێمەش وە کورسات کاگرە بازانێ شاید بێ کوڕەکەی هەم کۆمەڵە بەرهەمی باوشی کۆمەڵە بەرهەمی تایبەتی خۆی هەمووکو کۆنسرتێک ئێستا ڕۆژانە یان بڵێن و کاتانی تایبەت بێ لە کورساتە ئاڕوا کە دەستێمان خۆش بە میوزیک و شتیان بۆ ژانووە بەڕاستی و بەرهەمانە میشە بەزین دوێت تێمە ئێمەش ئامانجی سەریشمانەوە کە هونەرمەندیش وەکو سەڵاح داودە کە لە کەرکووک کە هەموو هونەرمەندەکانی تر لە پارچەکانی کوردستانن ئەگەر نەوە کەشیانە بیان خو کەسێکیان هەبێت کە کاگرڤاز بەردەوام بە دوێ دەنگانە گەڕێ کە بتوانێت ئەو بەرهەمانە بە جوانی بپارێزە یاخوا هەر بمێنن ئەو خانەوادانە بۆی کێمەوەکو کوشان نازیان پێ بەرەمێکی کە ئامادێ با زۆر قسە نەکەین خەڵک حەزی لە گۆرانیە من لە خزمەتانم هەر بمێنی یەخوا بە شەرەفەی کوردستانیشم بە ئیزنی مامۆستایان خفت شادي شنبا من بمرو قلبها فرزا ونمري
خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و هەر لە جەژن و خۆشییا بن و ئێستا لەوانەیە لە هەموو شوێنێک لە هەرێمی کوردستان شار و شارۆچکەکانە خەڵک بۆ سەردانیکردن و بۆ دانیشتن و چا خواردن و نوقڵ و شیرینی هەمووی لە جەژنە یەخوا لە جەژن و خۆشییا بن بەجلی کوردیش بەجلی کوردیەوە مناڵەکان بە عەلاکەوە بە دەرگاکان ئێستا من هەسام چوومە ئەولاوە ئەگەر دیم هەمووش جێر ئەم قەنەفەیە بوو بە بریسکەی جلەکانی من بیرمە کردەوە ئەمڕۆ تا هەر ماڵێک ئەچی پڕەتی لە پولەکە و نەقەیمی جلی کوردی خاتونەکە هەر زۆر بەخوات تایبەتمەندی خۆی هەیە جلی کوردی ئەمڕۆ تۆ منی بینی ئەمڕۆ منی بینی دەست لە ئایپاد بەم حەزم لە شتە کوردەوارەکان زیات جا با بچینە ڕانەی خۆشەویست ئەو دەڤەرە جوانەی کە ئەم ساڵ سروشتێکیە بوو یەکجار دڵڕەفێن بوو کە دڵی هەمومانی خۆش کرد بژانەوەی سەرچاو ئاویەکان و ناوچەکان و شوێنە گەشتیارەکانی کە خەڵک شوێنێک دیاری ناگا بۆ دانیشتن تایە لە هەر شوێنە سیارەکە دۆستان بۆ خۆی سەیرانە خالیت جەژنت فیرۆز بێت ئێمە من بە ناوی خۆش مسەحەریش و ئاری و لانەشەوە پێتەڵێن یەکێکی لە هاوکارت زۆر ئەکتیڤ و باشەکانمان و هەمیشەژە ڕۆی تا نەکە لە ڕانێ ئەچیتە شوێنەکانی تری جێگەکانی تریش بەردەوام لەگەڵ ئێمەیە ئەبی بۆی کە زانیاریمان بێتێ جەژنت پیرۆز بێ هەر لە خۆشییا بیت پێمان بڵێ لەو دەڤەرە ئەمڕۆ چۆن جەژنە گوزارێت سەرکۆ سەحەر جەژنتان پیرۆز بێت جەژن لە تەواوی هاوڕێ و هاوکارانمان لە بینەرانی کورسات پیرۆز بێت جەژن لە لای ئێمە هەمیشە گەرموگوڕی و تایبەتمەندی خۆی هەیە خەڵک بە گەرموگوڕیەوە سەردانی یەکتر دەکەن ئێستا لە گوندی تۆ سوورانم لە ناحەی سەنگەسەر لە قەزای پشدەر بێگومان لە گوندەکان جەژن گەرموگوڕتری زیاتری پێوە دیارە بەراورد بە شارەکان خەڵک زیاتر سەردانیەک دەکەن هێشتا پەیوەندی کۆمەڵایەتەکان گەرموگوڕتر ماونێتەوە ئەم جەژنش کە جەژنی قوربانە یەکێک لە تایبەتمەندیەکانی بریتە لە قوربانیکردن بریتە لە سەربڕینی ئاژەڵ لێرە لە گوندی تۆ سووران نەریتێکەیە ساڵانە بە کۆمەڵ قوربانی دەکەن ژمارەیەکی ێزگار زۆر ئاژەڵ سەردەبڕن هەر کەس لە ماڵەکەی خۆی بە شێوازێکی جوان و پاک خاوێن سەری دەبڕێت دواتر دەهێنە هۆڵی پرسەی مزگەوتەکە لێرە ئاوا بە کۆمەڵ هەڵی دەدەنە سەریەک نەرمکە بەجیا و وێسک بەجیا چەوری بەجیا هەمووی جا دەکرێتەوە لیژنەیەک سەرپەرشتی ئەم کارە دەکات هەتاوەکو سەعات 11 گۆشتەکە کۆ دەکرێتەوە لە 11 بە دواوە دەست بە دابەشکردنی دەکرێت جا ئەوان لە دوای نوێژی جەژن و خواردنینانی بەیانی لە سەعات 5 تا ئێستا خەریکن ڕەنگە بۆ سەعات 1 و 2 تەواو نەبن لەبەرەوەی گۆشتەکە زۆرە مەزەندەی چەند تۆنێک دەکرێت بۆ زانیاری زیاتر من لەگەڵ مامۆستا ڕەوەند قسە دەکەم مامۆستا ڕەوەند شێخە کە سەرپەرشتیاری پرۆسەکەیە مامۆستا پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت ئەمساڵ چەند ئاژەڵ سەر بڕاوە لە گوندەکە بسم الله الرحمن الرحيم وبه نستعين حمد و سپاس ستایش بۆ خوای گەورە سپاس بۆ خوای گەورە ئەمساڵ زۆر بەباشی بەڕێوە دەچێت الحەمدلله ڕێژەی قوربانیەکەش لە چاو ساڵانی ڕابردوو زیادی کردووە چکە ئەوەندەی کە تاوەکو ئێستا مەزندە کراوە 310 سەر تۆمار کراوە و وەکو تەن و کیلۆش مەزندەی تقریبەن 5 تەن بۆ 6 تەن دەکرێت بەڕاستی بە هەموویەوە ئەوەی لە ماڵەوەی ئەوەی کە ئێستا لێرە وجودی هەیە نزیکی 4 تەنێک دەبێت بۆیە الحەمدلله سوپاس بە خوای گەورە سوپاس خوای دەوێت کە بەو شێوە باشەیە بەڕێوە دەچێت مامۆستا تاکەی بەردەوام دەبن لە جیاکردنەوەی گۆشتەکەکەی پرۆسەکە دەست پێ دەکات هەر تاکێک مەزەندە دەکرێت چەندی بەرکرێت ئێمە دیارە ستافێکی تایبەتمانێ لیژنەیەک تایبەتمانێ هەموو ساڵانە کە دەگەڕێن ناوشتەکانی گوند دەنووسین چەند حیوان هەیە چەند نفوسی تێدا چەند ماڵە یاسایەکشمان دانابوونمە تاوەکو سەعات 11 بەش وەردەگرین ئەوەی کە ماوە تاوەکو 11 مەوعیدمان بۆ داناوە لە دوای 11 ئێمە دەست بە دابەشکردنی گۆشتی قوربانیەکە دەکەین هەر نفوسی هەتاوەکو ئێستا نزیکی 2 کیلۆی بۆ بەردەکەوی ینی لە دەوری کیلۆ 600 تا ئەو کاتێ دەڕوایە تاو چکە ئێستا ژۆکو معلومی جەنابتانە هەر دێت یعنی ئێستا نەوەستاوە ومێ دەکەین نفوسی ئینشاڵڵا 2 کیلۆی بەرکەوێت بە نەرمکەی و ئێسکە و کاتێ شکەی پرۆسەکە جیاکردنەوە و دابشکردن دەست پێ دەکات هەموو تاکێک وەک بەیەکسانی بەری دەکەوێت بچووک و گەورە جیاوازی نیە بێگومان پرۆسەکە تاوەکو سەعات 11 ئێمە بەژوەر دەگرین وەکو بۆ خۆشان دیارە نەرمکە جیا کراوەتەوە ئێسکەش جیا کراوەتەوە ئەو ستافە و لیژنەیە کە دروستمان کردووە
بەعەدالەت گۆشتەکە دابەش دەکرێت بە نفوسە مەسەلەن بە نەفەرە ئەمە تووین یاسایەکماندانە مەسەلەوەی کە یەک نەفەرە کردومانە بە دوو ئەوەی کە دووە کردومانە بە سێ مەسەلەن ئەوەی دیکەش هەر نەفەرە و ئەوەی خۆی بەردەکەوێت مەسەلەن جا چەند کیلۆیە چەند نەفەر لە ماڵە ئەوەندەی کیلۆی بەردەکەوێت ماوەستا سوپاس دەکەم کە لەگەڵمان بووی سەرکۆ سەحەر نەریتێکی زۆر جوانە ئەمە لە دێر زەمانەوە ئەمان پێی ڕەوی دەکەن ئەگەر هاوکارم محەممەد بتوانێەوە بەرپشاندا بە گونیا بە تەشت بە سندۆقی پلاسکۆ گۆشتەکە دێنن بۆ ناو هۆڵەکە خەڵک لیژنەکە لێرە لایەن وەردەگرن هەمووی جا دەکەنەوە جوان پاکی دەکەنەوە نەرمە بەجیا ئێسک بەجیا و دواتر وەکو مامۆستاش باسی کرد لە سەعات 11 بەدواوە اینجا دەست بە دابشکردن دەکەم پرۆسەی دابشکردن دەست پێ دەکەم هەموو تاکێک ئەم ساڵ پێشبینی دەکرێت 2 کیلۆی بەرکەوێت نزیکی 6 تۆن گۆشت دەبێت نزیکی 6 تۆن گۆشت دەبێت کە کۆیان کردوتەوە تا ئەم دەقەیە زیاتر لە 310 ئاژەڵی گەورە و بچووک سەر بڕراوە بۆ تۆ خالید ئەی خۆی گەورە لیان قبولکە یا ڕەبی ئیشەڵڵا هەمیشە ئەوەندە داهاتیان هەبێت ئەوەنە لەیان زیایە بێ هەمووان کە بتوانن یارمەتی کەسانی تریش بن هەرچەند لەگەڵ سەرکۆ باسمان نەکرد کە گۆشتی قوربانی هەموو کەسێک کە توانێت لێی بخوا بەدارا و بە نەدارەوە بەڵام چی لەوە باشتر کەسێکە بەدەخەوە هەندێک جارگوێمان لێ بدیان هەندێک ڤیدیۆ بینین کەسی وا هەیەڵێ سوێنە خواڵێ بە مانگ گۆشت نەهاتووە بە ماڵمانە جا دەرفەتی وای چەند باشە کە تۆ بتوانیت دڵی ماڵی وای خۆشکەی جا لەگەڵتان بەردەوامە بین بچنە لای دەنگە خۆشەکەی کاکتوانە چینۆ لای کاکتوانە بەڵام بیرمان نەچێت لێرەوە هەر لە ناو ستۆدیۆیە کاکە دانای براشی لێرە ئامادەیە کاویشێکێکە لە توانین بڵێن دەنگ خۆش شاری باشیش ئەنووسێت و نەکرد کاکدانەکە برای کاکتوانایە باوکیشان هەر ئەلبتوانین بڵێن ئەویش هەر هونەرمەندە ئێمە وەکو خانەوادە کاکدانە زۆر دەستخۆشی لێکەین سپاس بۆ تۆ لە دوێنێ و کاکرە باس پێویتم بەڕاستی وتی لەگەڵ کاکتوانە خەریکە و شتی بۆ نووسێت و شتەکانی بۆ ئامادەکە ئەوە پشتگیری برا لە پشتی برابێت یاخوا دەستت خۆش منیش وەکو خۆم دەستخۆشی تەواومێ بۆ کاکە دانای برام کاک سەرکۆ ئێمە بڵین لە خێزان گەورەتر بنەماڵەیە هەر لە سەرەتاوە لە نێو بنەماڵێکی هوەریە چاوم کردوتەوە باوکم لێرەوە دەسی ماندووبوونیە بووشم و دەسی ماچەکەم کەمێک ناساغیشە هیوای تەندروستیی باشی بۆ خوازم هەر لە مناڵێەوە بە ئەدەب و شعر و هوەری ناساندین ینی باوکمان پاڵپشتێکی زۆر زۆر باش بۆ بۆمان لە بنەماڵەش بچووکتر خێزانە ینی خێزانی خۆمان ئێمە باوکم بڵین لە ماڵەوە کتێبخانەیەکی بۆمان دروست کردووە هەر لە مناڵیەوە لەنێو کتێبخانەیە ئێمە چاومان بەڕاستی بیتە باری واقع ئەو باوکم من خاوەنی شعری بڵێن بە هونەرمەندانە بڵێن بە هونەرمەندان تەختەی مێژوو بسڕن ئیدی ئەم گۆرانیە بۆ لە مەودوان نەچڕن ئەم شعرە لە بڵێ لە 6 ساڵی ڕابردووە یەکەمی هێنا لە پێشبڕکێ کرابوو بە جدی باوکشم نێزانیکەوە پێشبڕکێ کراوە لە 6 ساڵی ڕابردووە ڕەفیقێکی تەلەفۆنی بۆ کردوتی تۆ ئاگداری لە 6 ساڵی ڕابردووە شعری تۆ یەکەمی هێناوە خاوەنی ئەو شاکارەیە بەڕاستی لێرەوە دەسی ماندووبوونیە بووشم هیوای سەرکەوتنی بۆ خوازم هیوای سەرکەوتن بۆ تەواوی خێزانەکەم و بنەماڵەکەشم خێریش بۆ باوکی باش بێ ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین دامان نبوو دوو گۆرانیمانە بەس کاتەکەمان بەڕاستی زۆر زۆر یەک گۆرانی تێر و تەسەلمان بۆ هەڵبژێرن باشە ئێمە لێرە ماڵاوایەکەین بە کۆتا و بەرهەمیتۆ کۆتایی بەمڕۆ پرۆگرامی ئەمڕۆمانێنین بەڵام ڕۆژانی جەژن لەگەڵمانە بن من و سەحەر و ئاری و لانە لەگەڵتان نابین بە کۆمەڵێک هونەرمەندی خۆشەویست و گۆرانی بەرهەمی جوان کە بتوانین جەژنەکەتان بۆ شیرینتر و خۆشتر بکەین لێرە ماڵاوایتان لەکەین هەر لە جەژن و خۆشییا بن و هەمیشە بتوانن باوەشی خۆشەویستی و ڕێزیش بۆ یەکتر بکەنەوە و لێبوردەی بەردەوامی بوونی هەبێت. باڵێ منشە وەکو سەرکۆ هەموو ئاواتە جوانانەتان بۆ دووبارە کەمەوە ئەوە ئاواتی هەموو ئێمە لە کورساتە جا هەتاکو دیدارێکی تر و ڕۆژێکی تری جەژن ئەگەر قسمت بێشەڵا ڕۆژی هەینی من و هەر سەرکۆ ئەگەر قسمت بێ و تەمەنیار بێ ئەبینەوە بە میوانی ماڵەکانتان بەیانێژ ئاری و لانن جا لێرە و ماڵاوایتان لێکین بەڵام بە کۆتا بەرهەمی کاکتوانە با کۆتابێن جا ئەگەر لە کۆتاییشە خۆت ئەتێ ماڵاوایە بکەیت جژنە پیرۆزەیە کەمیسان لە خاتونی هاوسەر بکەیت فەرمووت
دوایە بەرهەمەکان بێگومان دەستخۆشی تەواوم بۆ ئێوەی عزیزێ بۆ کەناڵە جوانەکەی کورسات بۆ تەواوی کارمەندان و بۆ تەواوی بینەران و بیسەرانی خۆشەویست جەژنە پیرۆزەی خۆم ئاڕاستەی باوکو و دایکی خۆشەویستمە کرد دەستیان ماچەکەم جەژنە پیرۆزی خۆم ئاڕاستەی هاوسەری خۆشەویستمەکەم لێرەوە دەستخۆشی تەواوم بۆیان هەیە هیوام سەرکەوتنی ئێوەیە و هیوادارم هەر سەرکەوتو بن و دەستان خۆش دەستی خۆش بێ و خزمەتانم دەستی و هاوڕێیانشمان خۆش بێت زۆر سپاس بۆ ئێوە خۆش بێ دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس فەرموش بە دوای بەرەمیەوە کۆتاییێنی کربوت بود لم نبرس